کوردستان بە دۆخێکی ئابووری زۆر سەختە ڕوا لەبەر ئەوەی دوای کاولکردنی دێهاتەکانی کوردستان هەموو خەڵکەکان هاتن بۆ ناو شار لامە دەستگارەکانی میریدا دامەزران و ئەمە شوای کردکەوە هەموو زەویەکانی خۆیان بەجێهێشت باخەکانیان بەجێهێشت تا ئێستا دەوڵەت پلانێکی نەبووە بۆ گەڕانەوەی ئەم خەڵکە بۆ ناوچەکانی خۆیان و لەم ناوچانە ئەبێ بەندا و دروستکە سەرچاوی ئاویان بۆ دروستکە بتوانێت زەوی کشتتوکاڵەکانیان بەرهەمێنن بەرهەمی گەنم لە 250 کیلۆگرامەوە بگەین بە تەنێک شان لە شانی وڵاتان کوردستان ئەتوانێت 5 میلیۆن توانێت 50 میلیۆن کەس بەخێ بکە بە سامانی گەنم ئەگەر هاتوو پرۆژە ئاوەکانمان پەری پێدا و ڕێگانیۆکانی ئاودێری کشتتوکاڵیمان پەیڕەو کرد بۆ بەسکردنەوەی بەرهەمی ئەم بەروبوومانە. ئەم ڕۆکە چەندین خەسمەتی هەیە لەوانە بەڕزدە و کۆتۆدا ئەم کەلیانیانەوە فەوزبوونیە بەو شێوەیەتان جۆرە ئەبینی نزیک لە کورسات گەشەی کردووە سەوزی بکەن بە تایبەتی ئەم نزیک کورسات لە شاری شوێنە ڕووبەری تەرکێنراوە بە داری سنەوبەر ڕاماوین بوون بۆ ماوەیەکی سیمینارەکەمان لەسەر لە دوکان هەمانای لە گۆیژە ئەزمە لە زۆر خۆی بەسێ کرد و ڕاستیشی